ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز بە ئامادەبوونی بەشێک لە هونەرمەندان و ڕۆشنبیران یەکەمین پێشانگای شێوەکاری بۆ هونەرمەندی شێوەکار ڕۆستەم ئاغا کردەوە لەژێر ناونیشانی درکی ئازادی. جێ ئاماژەیە پێشانگەکە لە مۆزەخانەی جەمال نەبەز کراوەتەوە و لەو پێشانگایدا چەندین تابلۆی قەبارە جیاواز و ناوازەی ئەو هونەرمەندە شێوەکارە نمایش کراون. من دیارە ئەو گوڵ زۆر ڕسمەکەم ئەو گوڵانەی کە من ڕسمیان دەکەم هەموو سروشتیت هیچی گوڵک نییە مرۆڤ بە دەستکردبی ڕوێنێ بەڵکو هەموو لە ناو سروشتا هەن و بەکاریان دێنینەوە لەگەڵیان نادەژێن و ئەو گوڵانەش زۆربەی هەموو گوڵک دڵشی لەگەڵە بەڵام لێرە بۆم باسی دڵشی ئازادی دەکەم زۆربەی جار ئەو شعرانەیان ئەو مناسبانەی کە هەن باسی ئەوە دەکات کە گوڵی ئازادی گوڵی سەربەستی ئەوەی کە چاوەڕوان دەکرا لە خەڵک ئەو گوڵە سەربەستی وانە ئەو گوڵی ئازادی ببینێ ئەوەی نەبینی ئەوەی ئێستا کە خەڵک دەبینە دڕکێکە هیچی تر نیە. دیارە من زەمانێکی زۆرانی نیگارە کێشم و لە سەرەتاشەوە کە هەتاکە لە فنون بووم لێرە حەزم لەو مۆدێلانە نەبوو کە جلەکانیان جلی چاکەت و پانتۆڵە حەزم لێ بوو جلی کوردی بێ. ئەتر لەو ساتەوە دەوروبەری خۆم چی ئەوە ڕسمەکە دەوروبەری خۆشم ئەو شتانەیە کە فۆرمی کوردین و فۆرمی کوردی هەڵبژاردەی من نییە بەڵکو نیگارکێشانی ژیانی ڕازگۆیی خۆمە لە دەوروبەری خۆم.